نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، باشترين كلامي خواهی پروردگارە کە لە قورآانی پیرۆزە ئەی فەرمێ و باشترین ڕێبازی محەممەدی مختارە صلى الله عليه وسلم. خراپترین ڕێگا هەر ڕێگایەک و هەر ڕێبازێکە کە پێچەوانەی ڕێبازی خوا و پێغەمبەرەکەی بێت صلى الله عليه وسلم، و هەر لادان و پێچەوانەبوونێک بۆ ئەو ڕێبازە مبارەکە سەرگەردانی و بەدبەختیە لە دنیاە و لە قیامەتی شاڕوڕەشی ڕۆژی قیامەتە خوا پەنامان بدە. ئیماندارانی خۆشەویست، خوشک و برا بەڕێزەکان، ئەمڕۆ باسی قاعیدەی 45 ئەکەین لە قاعیدە قورئانیەکان، بنەمای 45م لە بنەما قورئانیەکان کە فەرمایشتی خوای پەروەردگارە لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 197 کە خوای تەعالا فەرمێ وما تفعلوا من خير يعلمه الله. واتە هەر کارێک ئەیکەن، هەر کارێکی چاکە کە ئەنجامێدەن خوای پەروەردگار لی ئاگادارە. ئەم یاسایە لە ناوی ئاەتی 197 باس کراوە کە خوای تەعالا أفرمي الحج أشهر معلومات فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج وما تفعلوا من خير يعلمه الله وتزودوا فإن خير الزاد التقوى واتقون يا أولي الألباب. خوای تعالى لم آية أفرمي حج لە مانگێلێکی دیاریکراوە ئەنجام ئەدرێ. حەج کاتێکی دیاریکراوی هەیە، هەموو کاتێک تۆ بۆت نییە حەج بکەی، وەکو عومرە نییە کە هەموو ساڵ تۆ ئەتوانی ئەنجامی بدەی، بەڵام حەج مانگێلێکی دیاریکراوی بۆ داناوە خوای تەعالا. فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج. هەر کەسێک بڕیاری حەجی دا، نیەتی حەجی هێنا و لەسەر خۆی فەرزی کرد و ئیحرامی بەست، پێویستە لەسەری ئاگای لە خۆی بێ. حەج وەکو هەموو عیبادەتەکانی تر، نوێژ، زەکات، ڕۆژوو، هەموو عیبادەتەکان خوای تەعالا مەبەستێکی دیاریکراوی هەیە لێی، ئەویش پتەوکردنی لایەنی ئەخلاقیە لە ئینسانەکانە. لسورة عنكبوت أخوي تعالى أفرمي وأقم الصلاة إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. أخوي تعالى أفرمي نوش بك أي إيمان دار براسي نوش إنسان لخرابة وخرابة كاري بدور أقري تماشاك، إنسان لخرابة وخرابة كاري بدور أقري، يعني قوريني أخلاق إنسان نوش. لسورة توبة آياتي 103 خوای تعالى بپیغمبر فرمي صلى الله عليه وسلم خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها. خوای تعالى أمرك كزكاة لمسلمانان وربقري، خذ من أموالهم صدقة بوتشي تطهرهم وتزكيهم بها، تاپاکیان کاتەوە دایان ڕنێ وەکو ئەخلاق، وەکو خۆیان، وەکو خودی خۆیان، تا لە ئەخلاقە خراپەکان دایان ڕنێ، لە ڕەزیلی، لە پیسکەیی، لە حەسوودی. یعنی چونکە هەر تەنها زەکات بۆ زەکات دەرەکە، ئەخلاقی زەکات دەرەکە ناگۆڕێ بە تەنها، بەڵکو ئەوەشی زەکاتەکەشی پێ ئەدرێ، هەندێ ئەخلاق لە ئەویشە ئەگۆڕێ. زەکات کاتێ دەوڵەمەندێک زەکات ئەدا بە فەقیر، ئیتر ئەو فەقیرە حەسوودی پێ نابە. لە ڕۆژووی شاخوای تەعالا لە سوورەتی
البقرة آياتي 183 خوي تعالى أفرمي يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. خوي تعالى أفرمي أي إيمان داران خوي تعالى ڕۆژووی لەسەرتان فەرز کردووە وەکو چۆن لەسەر ئومەتەکانی تر فەرز کراوە تاوەکو خۆتان بپارێزن لە نافەرمانیەکانی خوا ئیتر ڕێگای ڕاستەقینە بگرن. ئەو ڕۆژوە ئینسان ئەگۆڕێ. بۆیە پێغەمبەری خوا ئەفەرمێ ئەو کەسەی کە ڕۆژۆکەی مەنعی نەکا لە خراپە و خراپەکاری، لە قسەی خراپ و لە گفتاری خراپ و لە کرداری خراپ، بەڕاستی هەر تەنها خۆی تینوو ئەکا، خۆی برسی ئەکا. ئەو کەسە هیچ سوودێکی پێ ناگەێنێ، ڕۆژۆکەی سوودی پێ ناگەێنێ، تەنها خۆی ماندووەکا و تەواو. ڕۆژوە بێ ئینسان بگۆڕێ. ئاسیرکن برا بەڕێزەکان، مەسائیلی ڕۆژوو چۆن ئەخلاقی ئینسان ئەگۆڕێ لە خراپەوە بۆ چاکە. ئینسانێکی بە ڕۆژوو ئەبێ لەو شتانە بە دوور بێ، و دوای ئەوەشی کە ڕۆژوش تەواوە بێ ئەبێ هێواشەش خۆی ڕابێنێ لەسەر ئەو ئەخلاقانەی کە هەی بۆ لە کاتی ڕۆژووە. عینەن حەجیش وایە، عینەن حەجیش وایە. خوای تەعالا فەرمێ الحەج ئەشهر معلومات فمن فرض فيهن الحج، هەر کەسێ بڕیاری حەجی دا فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج. سەی چۆن ئەخلاقی ئینسان ئەگۆڕێ حەج؟ لە حەجا ئینسان ئەبێ قسەیەکی نابوت و ناشرین و کارێکی نابوت و ناشرین نەکە، حتا جیماع سەرجێیی کە حەڵالە لەگەڵ خێزانەکەی خۆیە ئەبێ وازی لێ بێنێ. ئیتر گفتارێک کە لەو شێوازانە بێ ئەبێ واز دە و گفتارانەیش بێرێ. ولا فسوقە، هیچ کارێکی خراپ وە گفتارێکی خراپ نابێ بکە. ئەو ئینسانە ئەبێ زوانی لە هەموو شتێکی حرام پارێزێ و کردارەکانیشی جەستەشی لە هەموو شتێکی حرام بپارێزێ. تەواو. ولا فسوق ولا جدال في الحج، نابێ دەمەقاڵێ بکە لە کاتی حەجە، نابێ کاتێ تو ئەچی بۆ حەج لەوێ لەگەڵ کەسێکا دەمتان لەیە گیر ئەبێ. جا لە سەفەرە ئینسان سبحان الله ئیتر لەخۆ ئینسان بەدوای بیانوە ئاگەڕێ کێشە دروستکە، مەشاکل دروستکە. بۆیە ئیمامی عومەر بە کابراوتی کە کابراوتی ئەم پیاوێکی باشە فەرمووی لەگەڵیا سەفەرت کردووە، معاملەت لەگەڵیا کردووە. ئینسان لە کاتی معاملە و لە کاتی سەفەرە دەرەکەوێ. حەجی سەفەرە لەو کاتە زۆر خەڵق لەوێ دەسەکەن بە مناقەشە، دەسەکەن بە مجادلە. مجادلە لە کاتی ئیعتیادیشا پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ واز لە مجادلە بێنێ، هەر کەسێ واز لە مجادلە بێنێ ئەگەرچی لەسەر حەقیش بێ. یعنی ئیسە تۆ لەگەڵ کەسێکا مجادلە ئەەکەی ئەگەرچی ئەو لەسەر ناحەق بێت، تۆ لەسەر حەقیش بی. پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ وازی لێ بێنێ من ماڵێک مژدەی ماڵێکی پێدەم لە بەهەشتە، لەسەر حەقی تۆ ئەو لەسەر ناحەقە وازی لێ بێنە. ولو كان محقا پێغەمبەر فەرمێ ئەگەرچی لەسەر حەقیش بی. طبعا ئەمە فێرتەکە لە حەجا چۆن لە حەجا خۆتەگری لە غەیری حەجیشا ئاوایە. جا براینە عیبادەتەکان هەدەفێک لە هەدەفە سەرەکیەکانی ڕاستکردنەوەی ئەخلاقی ئینسانە. هەر لەبەرەوەیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم إنما بعثت لأتمم صالح الأخلاق، لە ڕیوایەتێکە مەکارم الأخلاق. ئەفەرمێ من نێراوم، يعني پێغەمبەر بۆچی نێراوە، بۆچی خوا ناردوێتی؟ ئەفەرمێ من نێراوم تاوەکو ئەخلاقە جوانەکان لە ناو خەڵکە بچێنم، تەواو بکەم. دیارە خۆ هەر ئەخلاق بەس پێغەمبەر نەیهێناوە، پێغەمبەرەکانی تریش ئەخلاقیان هێناوە، بەس پێغەمبەر هاتووە تەواوی کە کاملی کە ئیتر بۆ ئەوەی ئەخلاقی ناشرین هەمووی ڕوون بێ و ئەخلاقی جوانیش هەمووی ڕوون بێ. یەکێک لە مەبەستە سەرەکیەکانی ناردنی پێغەمبەر بۆ ئەوەیە. جا ئەبێ ئێمە بزانین ئەلەیرەوە بیرکەینەوە کە ئێمەی مسلمان کاتی ئەخلاقمان ناشرینە چەندێک دوورین لە دینی ئیسلام. براینە دین نوێژ با بڵێین ئەگەر دوورت نەخاتەوە لە کرداری خراپ لە گفتاری خراپ، یعنی ئەو نوێژە نییە کە ئیسلام داوای ئەکا. تۆ تەنیا وەرزشێکەکەیت و تەواو، وەرزشێکەکەی
تەنها ئەچەمیتەوە هەڵەسیتەوە سەردا ئەنوێنیتەوە چونکە ئەسڵ لە نوێژە ئەوەیە کە ئینسان لە خراپە و خراپەکاری بە دوور بگرێت بتگۆڕێ لە ڕۆژێکە 5 جار نوێژەکەی ئیتر ئەبێ بێیتە خۆتە بەردەوام هەروەها ڕۆژوو هەروەها حەج هەروەها زەکات یعنی ئەمانە هاتوون بۆ چاندنی ئەخلاق لە مرۆڤایەتی ئاخر معقول نییە کابرا لە کاتی نوێژە ڕائەکا و لە ڕیزی بەردەمەوەیە لە کاتی ڕەمەزانە یعنی زۆر زۆر جددیە لە ڕۆژوگرتنە بەڵام سەیرەکەی لە معاملەی ناو بازاڕێ هیچ لە مەعرەزەکانی سیارەکڕین و سیارە فرۆشتن دوور لە ئێوەی بەڕێز فێڵبازترین کەسە لە مەیدانی حەیوانەکانە خراپترین کەسە لە هەرچی معاملاتیایە مۆزەفە لە دائیرەیە سەیرەکەی کەسێکی بەرتیلخۆری غەشاشی فێڵبازە ئیتر ئەمە نازم ئیتر ئەمە چی ئیسلامەتیەکە چی دینداریەتیەکە دوای ئەوە خوای تەعالا ئەفەرمێ وما تفعل من خير يعلمه الله هر كاري خير أكن خوای تعالى بي أزاني هر كاري خير أكن خوای طبعا أما معنى أوانية بس خير كان خوا بي أزاني خراب كان خوا بي نازاني نه خراب وشاك خوای تعالى بي أزاني أجر مثقال ذرة يكشبه ولا مثقال ذرة كم تربيه فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره حكات ليه بيه هردوكي بلام ليلة اخوة تشجيعي ايمان داران اكا بو اوي اخلاقيان جوانتن بي افرمي هر خيري كايكن هر چاكي كايكن خوا بي ازاني يعني زور تماشاي خلق مكا خلق زانية يا نيزاني تو چاكا بكو بيدا بآوا چاكا بكا ايتر بتماي او موا خلق پاداشت بداتوا اما تشجيع بو خلقانيك برادر يك روجي كان سيرم كرد زور بيتاقته زۆر چاکەی کردووە بۆ خەڵک زۆر چاکەی کردووە بۆ خەڵک زۆر چۆتە دەمی خەڵکەوە بەڵام زۆرینەی خەڵک تەنانەت براکانی خۆیشی پیان نەزانیە زۆر بێتاقەت بوو جا منیش ئەمەم خستە بێری وتم خوای تەعالا لە چەند شوێنێکی قورئانە لە یەک نەک لە یەک شوێنە لە زۆر شوێنی قورئانە خوای تەعالا جەخت لەسەر ئەوە کاتەوە کەوا ئینسان کاتێک کاری چاکاکە تەماحی ئەوەی نەبێت کە خەڵک پێی بزانێ لا نريد منكم جزاء ولا شكورا لسورة إنسان خوای تعالى أفرمي أو كاوشاكاني كخير أكن خير بو فقير أكن خير بو أسير وديل أكن خير بو يتيم أكن خير بو شي أكن وبو شي أكن لأخيرا ألين شي ألين لا نريد منكم إيه محيط نامان ولا إيوا جزاء پاداش نامدنو ولا شكورا يعني سپاس ممكن سپاسيش نكن پێیشی نەزانن ئێمە هە لەسەر چاکەی خۆمان بەردەوامین کابرا زۆر زۆر دڵی خۆش وتم من خۆم بۆ خۆم ئەوەی وای پێم کردووە بەردەوام بم لەسەر چاکەکردن چەندین ساڵە منیش وەکو تۆ خراپم بینیوە تەلەبەم هەبووە ئەسڵەن نەک پێی نەزانیە بەڵکو بۆتە دژمنیشم لە جیاتی هەبوو ئەو چاکانە ئەو بەرامبەرە مۆستاوەتەوە خەڵکم بینیوە لە جیاتی چاکە ڕێک عەکس بۆ تۆ بەڵام من ئەوەی کە دڵی خۆش کردم بیرم لەوە کە ئەڵێم خۆ قیامەت هەیە خوا پێزانێ لە لای خوا ئەمە نووسراوە تەواو خوا تەسجیلی کردو ئەزانەیە کێ ڕاستەکە و کێ درۆکە با ئەو عالەمە هەر هەمووی بڵێ فڵانە کەس خراپە خۆ خوا ئەزانێ مادام خوا ئەزانێ و مردنیش هەیە تەواو ئیتر چاکە بکە و بیدە بە ئاوە زۆر خەم مەخۆ لا نريد منكم جزاء ولا شكورا بۆیە خوای تەعالا بیرمانە خاتۆ پێمان ئەڵێ ئەی ئیمانداران وما تفعل من خير هەر کارێکی خەیر ئەخەی بێتاقەت مەوە بڵێ وەڵی کابرا مستحق نییە چونکە سفڵەیە نە تۆ بیکە و بیدە بە ئاو بە تەمای پاداشتمەوە بە تەمای سوپاسی کابرا مەبە ئەسڵەن جاری وایە ئەگەر سوپاست بکە خۆی سوپاسکردن طبعا زەرورە ها بۆ تۆی ئیماندار بۆ تۆ ئیماندار کاتێکی چاکەیەکت بەرامبەرەکە سوپاسکردن زۆر زەرورە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه وسلم کاتێک کەسێک چاکەیەکی بۆ کردن هەر کەسێ سوپاسی ئەو کەسە نەکات سوپاسی خوای نەکردە ئاگاتان لێ بێ ئەمە بۆ تۆ نییە کاتێک بەرامبەر چاکەیەکەکە تۆ پێی نەزانی نانە ئەمە بۆ تۆ نییە ئەمە بۆ ئەو کەسەیە کە چاکەکە ئەکا خوای تەعالا ئەفەرمێ فرە گوێ مەدەرە خەڵک سوپاس دەکەن یان نایکەن پێی ئەزانن یان نایزانن سفڵەن یان سفڵەن تۆ چاکەی خۆت بەردەوام بە خۆ خوا پێ ئێزانێ و جاری واشی ئەگەر ئەو سوپاست کات تۆزێ لە خێرەکەشی کەمە بێتەوە
تۆ کاتێ چاکەیەکەی بەرامبەر بە کەسێ ئەگەر سوپاسێکت بک بەرامبەر بە چاکەکە تۆزێ لە خێرەکەی کەمەکە چونکە لە دنیا پاداشتت دراوە سوپاسێکیان کردی ئەو سوپاسە سبحان الله لە ئەجرەکەی کەمەکاتەوە لە ڕۆژ قیامەتە ئەڵێی خۆزگایە سوپاسمیان نەکردایە خۆزگایە کابران لە دنیا چاکەکەی بۆم نەگەڕانایەتەوە ئەنائیسە لەیرە بە کاملی دەستمەکەوێت خێرەکە کەوابوو زۆر بێتاقەت مەبە زۆر بێتاقەت مەبە خەڵکی سفلە زۆرە زۆرە ئەمڕۆ بە تایبەتی خەڵکی ناشکر و ناسوپاس ئەو خەڵک شکر خوا ناکە خوا بارانی بۆ ئەبارێنێ هەناشکرە خوا باران نابارێنێ هەر ناشکرە خوا بۆی ئەڕشێنێ ئەی خاتە بەردەسی سبحان الله ناشکرە و زەکات نادا و چی ئەکا و چی ئەکا کاتێکیش لێ ئەگرێتەوە ئا جارجار لێ ئەگرێتەوە سەیرەکەی یەکسەر هاواری لێ هەڵەسێ بۆڵاکە یەکا کە تۆ لە کاتێکا پێتەدا نازانی شکری خوا ناکەیت و نازانی حەقی خوای لێ بدەیت کاتێکیش لێت ئەگرێتەوە تۆ هەر بۆڵاکەیت و سەبرت نییە ئەخر تۆ چیت ئەخر بەس پێم بڵێ تۆ چیت ئێ خەڵک بەرامبەر بەخوا وابێ ئێ بەرامبەر بە تۆ گەرەکتە چی بێ گەرەکتە سوپاست بکە پێی بزانێت دەگمەن خەڵکەیە سوپاس ئەکا و پێزانێت دەگمەنە بۆیە زۆر بێتاقەت مەبە جا ئەگەر خەڵک هەموو کەسێک چاکەیەکی کرد و وەتەما بێ خەڵک پاداشی بداتەوە خەڵک پێی بزانێ بەخوا گەرێکشمان واز بێرین لە چاکەکردن ئەبێ دەست بشۆرین واز بێین جا بۆیە زۆر بەتەمای ئەوە مەبن داواکارم خوای تعالی بخواتە ناوە جوانەکانی خۆی عەفومان بکە هیدایەتمان بدا نوری ئیمان بخاتە دڵەکانمان و دامەزرامان کە لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی بە تایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێریان لە کردوین برایانی بەڕێز و خۆشەویستم هەروەها خوای تعالی لە پاش ئەوە لە ئاەتەکە لە ئاەتی 197 سورەتی ئەلبەقەرە ئەفەرمێ وتزودوا فإن خير الزاد التقوى واتقون يا أولي الألباب لزمانی قدیمە لە زمانی پێش پێغەمبەرە و هەردێک لە زمانی پێغەمبەریشە صلی الله علیه وسلم خەڵک ئەچوون بۆ حەج لەگەڵ خۆیانە زایان نەوەبرد ئەو کاتە مارکێت و نازانم بازار و سەیارە و تەیارەی ئێستا هەیە نەبووە خەڵک بە وڵاغ چووە 2 مانگ 3 مانگی پێ چووە تا چۆتە حەج و 2-3 مانگیشی پێ چووە تا گەڕاوەتەوە کە ڕۆیشتۆ و گەڕاوەتەوە هەندێک لە مسلمانان لەگەڵ خۆیانە زایان نەوەبرد زایان نەئەبرد ئەیانوت ئێمە ئەچین بۆ عیبادەتی خوا خۆی تێرمانەکە ئیتر کە نەئەچوون لە ڕێگا برسیان نەبوو خوا وتێتی ئەسباب بگرە بەرخوا ئەڵێ گشت ڕۆژێ من نانم پێدانان بخۆ ئەگەر نەیخۆی ئەمری برسیت ئەوە ئەمری ئەوانش ئەکەوتنە ڕێ و بەدە ئەهیلاکی و ڕێگا و سەحرا و ئەمانە طبعا برسیان نەبوو ئەویان لەبیرە چوو کە وتیانە ئێمە بۆ عیبادەتە چین خوا خۆی تێرمانەکە مجبور چیانە کرد دەستیانە کردە هاوار واوەی لێ هەنی هاوڕێیان هەبوو ئەوان خواردنیان هێنا لەگەڵ خۆیانە بەش خۆیان تو خوار ڕەحمەتی خوا لێ بێ هەندێکمان بدەرێ ئەمانە ئەوش بەزەیان پیاتەوە ئەیاندا بۆ خواردنەکەی ئەوانشیان نەخوارد جا خوای تعالی ئەفەرمێ کاتێ چوون بۆ حەج تەزەوەدوا لەگەڵ خۆتانە پارە و پول ببەن زاڵ ببەن چونکە خوا ئەمری کردو ئەمریشەکە ئەفەرمێ تەزەوەدوا ئەفەرمێ زاڵ ببەن زای جەستەیی و زادی ڕوحیش آخر ئینسان لە دوو شت پێکاتوە لە جەستە و لە ڕوح ئەفەرمێ زایەک بووە بۆ ڕوح وەکو خواردن و خواردنەوە و ئەمانە ببە پارە و ئەمانە با پێ بێ وەلەو لاشۆ زادی ڕوحیش ببە کە تەقوایە کە تو ئەچی بۆ حەج ئەبێ بگۆڕی ئەبێ دائیمەن حەسکەی خوات لەگەڵایە زادی ڕوحیش لەگەڵ خۆتا بووە ئەمجا خوای تعالی ئەفەرمێ فإن خير الزاد التقوى باشترین زایە کە لەگەڵ خۆتا ئەیبەی تەقوایە هەرچی مەلا هەیە لە جمعەکانە هەرچی وتاربێژ و خەتیب و مامۆسای ئاینی هەیە لە ڕۆژی جمعەیە ئەڵێ یا ئەیوهە الذین ئامنوا اتقوا الله لە خوتبەی یەکەم لە خوتبەی دووهەم لە زۆرێک لە ئاەتەکانی قورئان ئەمرەکرێ بە تەقوا تەکید لەسەر تەقوا ئەکرێ باسی پاداشتی متەقین ئەکرێت تەقوا چییە تەقوا إن خير الزاد التقوى تەقوا چییە خۆشەویستەکان من زۆر جار وتمە ڕۆژێکیان ئیمامی عومەر پرسیاری لە سەحابەیەکی تر کرد کە ئوبەی کوڕی کەعبە قاریئی قورئان بووە زانا بووە لە قورئانە فەرمووی تەقوا چییە تەقوا معناکەی یعنی ئینەکەی چییە تعریف و پێناسەکەی فەرمووی ئەی گەورەی ئیمانداران قەت بە شوێنی دڕکاویە ڕێت نەکردەوە پێت پەتی بێ وتی بەڵێ وتی چیتە کرد وتی وەڵڵاهی پێم هەڵە کرد و خۆمم هەڵە کرد و یعنی نوک پێم ئەخستە زەوی بۆی پێم نەچێتە دڕکەکانە فەرمووی ئەوە تەقوایە ئەوە خۆپاراستنە لە دڕک لە شوشە لە چی و لە چی دەی
خۆت بپارێزی لە گوناح کاتێک گوناحا لە بەردەمتە هەمومان گوناحا لە بەردەممانە لە دنیا چۆن بۆ درکەکە خۆتە پارێزی بۆ گوناحەکەش ئاوا خۆت بپارێزە شاتی بۆ بکە دارە خۆت بپارێزە هەرچی گوناح بوو ئەم لا بگرە خۆت مەخە ناو گوناحەوە ئەوە تەقوایە یعنی خۆ پاراستن لە نافەرمانیەکانی خۆ ئەگەڕنەوە لە ئیمامی عەلی لە پێناسەی تەقوایە ئەڵێ تەقوا العمل بالتنزيل والخوف من الجليل والرضا بالقليل للروايات كترى والقناعة بالقليل والاستعداد ليوم الرحيل فرموي تقوى بريتيا لما كخواي تعالى أفرمي فإن خير الزاد تقوى أما الزاد تقوى أشياء يك عمل بقرآن حرشيت بيست لقرآن وحديثي بيغمر صلى الله عليه وسلم كحديث شهر تنزيله عملي بيبكي دوهم ترسان لخواي الجليل يعني إنسان لخوا بترسي كاتي جناحك أبيني يكسر حلمتي وندا كأنه نعوذ بالله أخوانا أبيني صلبك ولا ويك أخواك تماشاتك أنا أول رجب كرت فيديوكم دي كابراك لماركتك دسي برد بوشتيك بيدزي بيلي لاي كاميرا نبوليك ناقا واي كرت كاميرا كيبيني لشوين خوي الريك تشتكي دعناو لشرما وبو كاميرا يكشكر بو كاميرا يعني داوای لێبوردنەکەم کامیرەکە دەی کامیرەی خوای بەردەوامەوە بان سەرمانەوە ئێمەش گوێی نادەینێت دەسەوەین بۆ دزی دەسەوەین بۆ خراپەت هەموو شتێکەکەین بۆیە ترسان لە الجەلیل ئەوە بڕگەی دووەمین سێیەم ڕازیبوون بە کەم یعنی ئینسان خۆی ڕابێنێ لەسەر ئەوەی قەناعەتی هەبێ بە کەم یعنی مەرج نییە ئینسان هەر لە دنیا هەر هەیبێ و هەزۆری هەبێ خۆت ڕابێنێ لەسەر کەم حتا دەوڵەمەندیش بی خۆت لەسەر کەم ڕابێنە نەوەک دنیا بگۆڕێ و دەوڵەمەندێکت نەمێنێ ئیمامی عومەر ئەفەرمێ خشەوشین و مناڵەکانتان پەروەردە بکەن لەسەر شتی چی لەسەر شتی زبر چونکە لەوانەیە تۆ ئەم دەوڵەمانیتە بۆ نەمێنێتەوە بەردەوام ئەوانین کەی بۆیە ئاگات لە خۆت بێ خۆت و ماڵ و مناڵت پەروەردەکە لەسەر کەمی بژێن بە کەم ڕازی بن بە کەم ئاخر شتیش استعدادە بۆ گەڕانەوە بۆ لای خوا ڕەحیل کەس نازانێت کاممان سرەمان دێ ئەو خوشکە بە ڕێزەمان خوشکەکەی مامۆستا محەممەدوان کێ لەوانەیە هەفتەی پێشوو لە مزگەوت بێ لەگەڵ ئێمەیە کێ تەسەورێ کرد لە کتوپڕێکە ماڵاواییمان لێ بکە ئێمەش هەر دەقەیەک مەعەڕەزین بۆ ئەوی ماڵاوایی بکەن کێ ئەڵێ سبەی من نیم یا ئێوە نیتان لەوانەیە هەفتەی داهاتوو یەکتری نەبینینەوە لەم شوێنە جا استعداد بکە بۆ ڕەحیل جا خوای تعالی فەرمێ واتقوني يا أولي الألباب ئەفەرمێ خۆتان بپارێزن لە نافەرمانیەکانی من ئەی ئەو کەسانی عەقڵتان هەیە دائما ئینسانی عاقڵ بیرەکاتەوە ئینسانی بێعەقڵ بیر ناکاتەوە